بوونی بەندا و پۆند لە هەرێمی کوردستان لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز سلمان کەریم حەمە سەرۆکی بەشی لێکۆڵینەوە داڕشتن لە بەڕێبەرایەتی گشتی سەرچاوەکانی ئەو لێرە لەگەڵمە زۆر بەخێر بێ. زۆر سپاس. ئەو پلانی کە داتان ناوە بۆ دروستکردنی پۆند و بەندا و لە هەرێمی کوردستان بەپێی ئەو پلانە و استراتیژیە بووە کە داتان ناوە تا چەندە سەرکەوتوو بوونە تیایدا. بەڵێ پێشەچی سوپاس بۆ ئەو دەرفەتە و سوپاس بۆ ئێوە و پەیامنێرە بەڕێزەکانتان کە شەو ڕۆژ بە بەردەوامی کامیرەکانیان بەکاردێنن بۆ ڕووماڵکردنی لافا و معاناتی خەڵکی ئەو ناوچانەی کە تووشی زەرەری گیانی و ماڵی بوونەتەوە. جێگای ستایشە. بەنسبەت پرۆژە و پلانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەت کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتای تەشکیلکردنی ئەم کابینەیە زۆر بەپەرۆشەوە ڕوانیتە چۆنەتی ئیدارەدانی سەرچاوەکانی ئاو و چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی لە ئەنجامی گۆڕانی ئاو هەوا و کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو. هەر لەم چوارچێوە چەندین پلان و پرۆژیان تێدا پێشنیار کرد. زۆربەی پرۆژەکان ئێمە دەیبینین کە چەندیان جێبەجێکران و چەندیان ئێستاش لەژێر جێبەجێکردنن. لەوانە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی سەرچاوەکانی ئاو بەشێکی تایبەتمان هەیە بە بەشی دروستکردنی پۆندەکان هەر لە سەرەتای تەسیسکردنی ئەو بەڕێوەبەرایەتیە گشتیە پلان و دراسە و لێکۆڵینەوەکانی دەست پێ کردووە بۆ دروستکردنی چەندین پۆند لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بۆ گلدانەوەی ئاوی باراناو و دابینکردنی ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان. سەرکەوتوو بۆ لە گلدانەوەی ئاو ئەو پۆند و بەنداوانەی کە دروستکراوە؟ بەتەکی دەتوانی بڵێن سەرکەوتوو بووە هەر بە شاهێدی خەڵکی ئەو ناوچانەی کە بۆیان دروستکراوە ئەوەی کە لە ڕێگەی تەلەڤیزۆنەکان کە دەچن لیان دەبرسن یان بۆ خۆمان دەچین پێش دروستکردنی وەکتی دراسە و لە ئەسنای دروستکردن و لە پاش دروستکردنیش ئەمە بە خۆمان تەقیمی ئەو پرۆژانەی گلدانەوەی ئاو دەکەین بە تایبەت پۆندەکان لەگەڵ خەڵکی ناوچەکە یعنی هەندە جار بە تایبەت ئەمە پرۆژەی بۆ دوایەی پرۆژەی دروستکردنی پۆندە هەرەوەزیەکانمان ڕاگەیان کە خەڵکی ناوچەکە لەبەر ئەوەی شتێکی نوێ بوو بۆوان پێیان هەزم نەدەکرا و تێنە دەگەیشتن چونکە پۆندی هەرەوەزی ئەمە واماندانا کە هەل بەخۆی لە زەر ئەساسی ئەوەی چارەسەکردنی کەمکردنەوەی سەرچاوەکانی ئاو گۆڕانەکانی ئاو هەوا کە سەرچاوەکانی ئاو کەمی کە دێت چۆن بتوانن کۆمەلگا نێوخۆیەکان بەشداری پێ بکەن لە پرۆژەکان. بۆ نمونە ئەوانە ئاخیر مبادرەیە کە کردمان وەکو بەرەبەراتی گشتی سەرچاوەکانی ئاو دروستکردنی پۆندەکان بوو بە شێوەیە هەرەوەزی کە خەڵکەکە پێشتێکی پێ نوێ بوو بەڵام ئێستا دووسێ پۆندمان تێدا ئەنجامدا زۆر بە سەرکەوتووی لەوانە پۆندی قوبە بوو پۆندیکە بوو لە ئاکرێ و لە ناوچەکانی تر پاش ئەوەی کە خەڵکەکە زانیان سوودێکی زۆر بەوان دەگەنی ئیتر ئەو ڕێی و ڕایان بەرامبەر ئەو پرۆژانە زۆر گۆڕاوە. باشە بەڕێز سەلمان چەند پۆند و بەندا و لە هەرمی کوردستان هەن چەندی لە دەستی جێبەجێکردندان ئایا ئەو بەندا و پۆندانە هیچیان پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە؟ بەڵێ ئێمە لە سەرەتای دروستکردنی پۆندەکان و لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان زیاتر لە 120 پۆند جێبەجێکراون و ئەو پۆندانەش نزیکەی هەمویان توانای گلدانەوەی زیاتر لە ملیانە مەتر سێجا ئاوی هەیە بەڵام ئەوە چۆنەتی خەزمکردنی بەپەی ساڵەکان دەگۆڕێ بۆ نمونە پارساڵ ئەوە وشکە ساڵی بوو بارانێکی زۆر کەم باری ئاوی زۆر کەم بەڵام ئەو ساڵ دەبینن بە خۆشحاڵیەوە کە بارانێکی زۆر لە خلالی ئەو دووسێ ڕۆژێک کە باری زۆربەی بەندا و پۆندەکان سەرڕێژی کرد. ئەوانەی کە گوتم ئەنجام درراوە و هەندێک پۆندیش پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە لە ناوچەکانی شێخان و ئاکرێ لە دۆک 3 پۆند و لە سلێمانی 11 پۆند و لە گەرمیانیش 7 پۆند یعنی بە کۆی گشتی نزیکەی 20 تا 21 پۆندمان هەیە پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە لە ئەویش بە ئەوەی کاری ئەندازەیی دەتوانرێت چارەسەری کێشەکانیان بکرێ و بەردەوامی بدرێ بۆ پۆندانە
وزایدەن خاوێنکردنەوەی ئەو پۆندانە لەو قوڕولیتەیە کە ساڵانە لافا و ئاوەکان لەگە خۆیان دێن. زۆر باشە. ساڵانە چەند ملیۆن مەتر سێجا لە ڕێگەی بەندا و پۆندەکانەوە ئاوگل دەدرێتەوە؟ بەڵێ ئەوەی ئێمە لە نەتیجەی برێن لە ئەنجامی بەدواداچوونەکانمان لە ئەنجامی ئەو دەراسانێک کە دەکەین لە ئەنجامی ئەوەی کە ئێمە بەدواداچن لۆ گلدانەوەی ئاو لە هەرێمی کوردستان دەکەین ئی پۆندەکان تاکو ئێستا بەگشتی هەمووی لە هەموو ناوچە و پارێزگاکانی هەرێمی کوردستان نزیکەی زیاتر لە ملیارێک مەتر سێجا دەبی توانای گلدانەوە هەیە. ئی بەنداوەکانیش زیاتر لە 10 میلیار و 900 تقریبا. باشە. بینیمان کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا شەپۆلێکی بەهێزی بارانبارین ڕۆی لە هەرێمی کوردستان کرد بڕیارەکە تا شەمەشەم شەپۆلە هەر بەردەوام بێت لە هەندێک ناوچە بەداخەوە کۆمەڵک زیانی لێکەوتە بە تایبەتی چەمچەباڵ و ئەو منتەقەی گەرمیانیش. بوونی بەندا و پۆند تا چەندە گرنگە بۆ ئەوەی کە ئەم لافاو زیان بە خەڵک نەگەێنێت بۆ گلدانەوەی ئاو ڕێگریکردن لە پنگ خواردنەوەی ئاو بە شێوازێکی کارەساتی سروشتی لێ بکەوێتەوە تا چەندەمە گرنگە؟ بڵێ دەتوانین برێن زۆر گرنگە گرنگەکەی لەوەی دەردەکەوێت ئێستاکە لە هەندە شوێن بۆ نمونە ئەگە هەولێر بە نمونە بینەوە لە چەند ساڵی ڕابردوو لافاو ناوچەکانی دارەت و هەندە شوێنیکەی گرتەوە بەڵام ئەوانە چارەسەریان بۆ دۆزراوە لە ڕێگەی دروستکردنی چەند پۆندێک ئەوەمان بۆ دەرکەوت کە پۆندەکان کاریگەریەکی زۆریان هەیە لە کەمکردنەوەی خێرایی ڕۆیشتنی ئاوی باراناو دەتوانین ئەو خێرایی کەم کاتەوە لە نەتیجەی ئەوە دەتوانین خەڵکەکانی داونستریم یعنی خواری ئەو پرۆژانە ئەو پۆندانە بپارێزێ لە بوونی لافاو. ئەمە ژێکێکە لە سوودەکانی کۆکردنەوەی ئاوی ڕووبار و بارانەکان دروستکردنی بەندا و پۆندەکان. ئەویش یەکێک لە سوودەکان ئەوەیە پاش ئەوەی بۆ نمونە سوودی بۆ ئاودێری و کوشت و کاڵ و پرۆژەکانی ماسی و گەشتیاری و ژینگە و سوودەکانی تر یەکێک لە سوودەکانی کە لە خاڵە هەرە گرنگەکانە کەمکردنەوەی کاریگەریەکانی لافاو. زۆر باشە. گەر بمانوێت باس لە سوودەکانی دیکەی بکەین بۆ مەبەستی بەکارهێنانی وزە و هەروەها بۆ مەبەستی کشت و کاڵ و باخداری و بژانەوەی سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی ئاوە چۆن دەتوانرێت بە دروستی بۆ کشت و کاڵ و باخداری بە تایبەتی بۆ جوتیارانین ئەو ناوچانی کە پۆند و بەنداوی لێت بەکار بهێنرێت؟ بڵێ هەروەک دیارە لە بەنداوەکان بۆ من ئەگەر بەنداوی دوکان بە نمونە بینەوە پاش گلدانەوەی ئاوەکە ئیتر پرۆژەکەی بە دوودادێ یعنی تەنها گلدانەوەی ئاوەکە نییە بەتەنیا پاشەوی پرۆژەکەی بە دوودادێ بۆ نموناوانێک کە باسم کرێستا پرۆژەی گەشتیاری ژینگەی ئەوانی تر یەکە لەوان پرۆژەیکی ینی ئیشی گرنگ کە دەبی لەسەر بکرێ ئەویش ئاودێری و کشت و کاڵکردنە خەڵکی ئەو ناوچەیە چۆن دەتوانن سوود لە ئاوی کۆکراوەی بەندا و پۆندەکان وەگرن ئەویش لە ڕێگەی پێشنیارکردنی چەند پرۆژەیەک و پلاندانان بۆ پرۆژەکان بۆ منە بە دانانی چەند پامپستێشنێک یان واتە ترۆمپای زەخکردنی ئەو ئاوەی کە گلدرایتەوە بۆ ناوچەکانی دەوروبەری پرۆژەکە خەڵکی گوندەکە دەتوانن سوود لێبینن کە چەندین دۆنم لێوێن دەربەراو دەکەن. زۆر باشە. زۆر سپاس دەکەم بەڕێز سلمان کەریم حەمە سەرۆکی بەشی لێکۆڵینەوە داڕشتن لە بەڕێوەبەرایەتی گشتی سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان. سپاس. زۆر سپاس. زۆر سپاس. بەخێر.